دیمەنی کێڵگەیەکی نەوتی هەرێمی کوردستانە. گەڕی ئاگرەکەی خامۆشە و دوای ڕاگررتنی نەوتی هەرێم بەرهەمێنانی نەوت لەم کێڵگەیە ڕاگیراوە. ناو کێڵگەکە کپ و خامۆش، هیچ تانکەرێک نابینرێت نەوت لەم کێڵگەیەوە بۆ ناوچەی خوڕمەڵە و ناردنی بۆ تورکیا بگوێزێتەوە. دەجات تۆ ئارەکەی ئیشەکە لەبەر مەحەدەی کارەباگە دوایەوە ئیش ناکە. کێشەکە لەیرە نییە، کێشەکە ئەمانژنە مەسە حالێن تەنگەر بێ بارێکە بارەکەین بەل لەوێ بەتاڵی ناکەن لە خوڕمەڵە ساق تەنگەرەکان باری ناکەن لێژە مۆ چاوەڕان بکەن تاکو بریارە دەرەچێت. کێڵگەی نەوتی حەسیرە لە ناوچەی گەرمیان کە جاران ڕۆژانە 30,000 بەرمیل نەوتی لێ بەرهەم دەهێنرا و دواتر بەرهەمێنان کەم کرایەوە بۆ 12,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا. بەڵام ماوەی چەند ڕۆژێکە و بەهۆی نەناردنە دەرەوەی نەوتی هەرێمەوە بەرهەمێنانی نەوت تەواو ڕاگیراوە. لە ڕۆژی سێشەمە دوانیوەڕۆوە نەوت ناڕۆ بۆ کۆمپانیای حەسیرە بۆ خوڕمەڵە بۆ تورکیا ناڕۆ لە بەوەنەی کێشەی هەرێم و عێراقەوە. ڕاگررتنی نەوت لە کێڵگە نەوتەکان تەنها زیانی ئابووری بە هەرێم نەگەیاندووە، بەڵکو پێشتر لەم کێڵگە نەوتیە ڕۆژانە 130 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنرا، بەڵام ئێستا ڕێژەی بەرهەمێنانی کارەباش تەواو کەمی کردووە و ناوبەناو بۆ دابینکردنی کارەبا گەڕی ئاگر لە کێڵگەکان بەرز دەبنەوە. لە کاتی دەرهێنانی نەوتا بڕێک ئەو غازەی کە دەرێنرێ لە پرۆژەیەکی کارەباییە کۆمپانیای ئەگریکۆ ڕێکی خسۆتۆ کە بە پێی ئەو معلوماتی هەبوو کە ئەوە 160 مێگا کارەبای بەرهەمبێنایە، بەڵام بە 130 مێگا 120 مێگا کارەبا بەرهەمێنرا، بەڵام ئێستا و کارەبایش کەمی کردو بۆ تقریبان 10 مێگا بۆ 20 مێگاوە. ئەمە ئەم کارەباجت ناو تۆڕی کارەبا هەرێمی کوردستان و کێڵگە نەوتەکانی هەرێم خامۆشن. هەرێم و بەغداش لە گفتوگۆی بەردەوامدان و کێڵگەکان چاوەڕوانی ڕێکەوتنن تا جارێکی تر بەرهەمێنانی نەوت دەست پێ بکەنەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، ناوچەی حەسیرەی گەرمیان.